ئەوەی کاوا لە کاتێکی ئاشتیە مامۆستایەکی ئاینی داوای ئەوە بکە کە موچە و مەعاشی خەڵک و بێویژدانی بەرامبەر بە خەڵک نەکرێت ستەم لە خەڵک نەکرێت کاتێک ئازانە مامۆستا بێر و ئازانە هەن پەلاماریان بن بێن دەرگای مزگەوتیان لێ بکەن. ئێمە هاتوین لە سلێمانی و لە کەمپینی ڕێکخراوەکانەوە وەکو پامنێری ئاشتیش کە هاتوین لێرە بۆ ئەوەی کە ئیدانەی ئەو کارە نەشیا و ناشارستانی و تیرۆرستانە بکەین کە بەرامبەر بە مامۆستایانی ئاینی و پیرۆزیەکان و مزگەوت و ئاینی پیرۆزی ئیسلام ئەکرێ. ئێمە بە پێویستمان زانی وەک بەڕێوەبەرایەتی ئەو قافی چەمچەماڵ کە لە بەردەم بەڕێوەبەرایەتیمان گردبوونەوەیەکی ناڕەزایی بکەین سەبارەت بۆ پەلاماردانەی کە کرایە سەر مامۆستا مەلا سامان لە ڕۆژی هەینی ڕابردوو. ئامانج لەم گردبوونەوەی ئێمە هەڵوێست دەربڕینە ناڕەزایی دەربڕینە لەسەر ئەم کارە قێزەونانە دیارە ئەبینین لێرە و لەوێ لە شار و شارۆچکەکان ئەم دیاردەی دەست درێژیکردن بۆ سەر مامۆستایانی ئاینی ڕووی لە زیادبوون کردووە. ئێمە بۆ مامۆستا سامان و بۆ هەموو مامۆستایەکی تریش ناڕەزایی توندمان ئەبێ کاتێک ئەبینین کە هێرشەکرێتە سەر مامۆستایەکی ئاینی. هەر لەم شاری چەمچەماڵەیە لەم ساڵی 2017 ئەمە دووەمین جارە دەستدرێژی ئەکرێتە سەر مامۆستای ئاینی. لە شارەکان تریش ئەم حاڵەتە هەر هەیە. بۆیە ئێمە ئیدانەی ئەو کارە ئەکەین و داوامان وایە کە ئەبێ ڕێزێکی تەواو لە مامۆستایانی ئاینی بژیرێ.